پیغمبری خوا صلی الله علیه وسلم لحدیثێکی صحیح بخاری مسلم دا هاتووە دوو ڕیوایەت هەردووی لە صحیح بخاری مسلم دایە سەحابەیەک پێشنوێژی بۆ مسلمانان دەکرد لە مزگەوتی قوبا و غەیری قوبایش ئەم سەحابە کە دیارە ظاهیرن دوو سەحابە بووە لە دوو ڕیوایەتەکە یەکێکیان چیە کرد کە پێشنوێژی بۆ ئەکردن لە نوێژی مەغریبی عیشا و بەیانی سورەتی ئیخلاس قل هو الله احد دەخوێنا ئەمجا قورئانی تری دەخوێند هەموو ڕکاتێک قل هو الله احد دەخوێنا ئەمجا سورەتێک یا چەند ئاەتێکی دەخوێند سەحابەکەی تر کاتێکە چەند ئاەتێکی دەخوێنا لە قورئانی پیرۆز تەواو پێش ئەوەی بچێ بۆ ڕکوع قل هو الله احد دەخوێنا و ئەمجا دەچوو بۆ ڕکوع یەکیان لە پێشەوە دەیخوێنا پێش قورئان خوێندنەکە یەکیان لە دوای قورئان خوێندنەکە لە هەموو ڕکاتێکە قل هو الله احد دەخوێند هەندێک لە سەحابەکان هاتن وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پیاوە هەموو کاتێک بەم شێوەی دەیخوێنێ تەمەن ئەگەر ئێمەش هەموو ڕکاتێک قل الله احد بخوێن لەگەڵ چەند ئاەتێکە خەڵک پرسیارمان لێکە بۆ وا دەکەن بۆچی وا دەیخوێنن چونکە شتێکی غەریبە پیغمبری خوا صلی الله علیه وسلم صحابەکەی بان کرد فەرمووی بۆچی وا دەکەی یعنی چی شتێک وا لە تۆ دەکا لە هەموو ڕکاتێکە قل هو الله احد بخوێنی ئیتر پێش قورئان خوێندنەکەی تر یا لە دوای قورئان خوێندنەکە چی شتێک وا لە تۆ دەکا چی شتێک فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لأنها صفة الرحمن فأنا أحبها وأحب أن أقرأ بها فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئەم سورەتە قل هو الله احد باسی صفەتی خوای گەورە دەکات خوای گەورە تاک و تەنهایە خوای گەورە پێویستی بە کەس نییە کوڕ و کچی نییە دایک و باوکی نییە وەلەم یەکن لەه کوفوەن ئەحەد کەس هاوتای خوا نییە کەس شەریکی خوا نییە کەواتە ئەمە زۆر زۆر باسی صفەتەکانی خوای گەورە دەکات بۆیە منیش پێم خۆشە ئەم سورەتە زۆر بخوێنم چونکە صفەتەکانی خوا باس دەکات باسی تاک و تەنهایی خوا دەکات بێپێویستی خوا دەکات بە هەموو مەخلوقات و پێشم خۆشە لەبەر ئەوە ئەم سورەتە پیرۆزە زۆر دەخوێنم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرمووی ئیشە خراپ دەکەی ئینکاری نەکرد فەرمووی إن حبها يدخلك الجنة وفي رواية صحيحة لصحيح مسلمات أخبروه أن الله يحبه پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم مادەم ئەوەندە ئیلتیزامت هەیە بەم خوێندنی ئەم سورەتەوە ئەوەندە پێت خۆشە بیخوێنی خۆشەویستی تۆ بۆ ئەو سورەتە قل هو الله احد دەتخاتە بەهەشتەوە کەواتە زۆر بیخوێنە چونکە باسی تاک و تەنهایی خوا دەکا بەڵام لەگەڵەوەشان نەکەی هاوا لە غەیری خوا بکەی ئەو کاتە قل هو الله احدەکەت لێ قبوڵ ناکرێ چونکە تۆ دەڵێی خوا تەنهایە و شەریکیشی بە بڕیارەتەی خۆت بە درۆ دەخەیتەوە و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بڕۆن هەواڵی پێ بدەن أن الله يحبه خوای گەورە خۆشی دەوێ چونکە صفەتەکانی خوای خۆشەوێت خوای گەورە خۆشی دەوێت چونکە سورەتێکی خۆش دەوێ باسی تاک و تەنهایی خوا دەکات